وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی داوای لە سەرجەم سێیەکەمەکانی کۆلێژ و بەشەکان کردووە کە لە ڕێگەی تۆماری بەشەکانیانەوە کۆلێژەکانیانەوە فۆرم پڕکەنەوە زانیاریەکانیان ببەخشن تاوەکو ئەم زانیاریانە وەزارەت کۆی ئەکاتەوە سەرجەمیان ئەنێرێ بۆ وەزارەتی خوێندنی باڵای عێراقی و بۆ ئەنجومەنی وەزیران و تاوەکو بڕیار لەسەرەوە بدرێت کە ئەمانە دابمەزرێن. خۆتان ئەزانن لە پێشترە ژمارەیەکی زۆر سێیەکەمەکان لەسەر ئاستی عێراق نەک تەنها کوردستان لەسەر ئاستی عێراق بوون کە دانەئەمەزران بۆ لەبەری کە لە بودجەی ئاسایی بڵین 2025 کە لە ئەنجومەنی نوێنەران بڕای لەسەردرا تەشخیص کرا کە کەس نەدا بەس بمەزرێ نەپلە بەرزکرێت و نەیشتێک بەڵام سەرگۆزیرانی عێراق ئەم بڕیاری هەڵوەشانەوە یاخود بڵین بڕیاریە لە ماوەی ڕابردووە لە چەند مانگی ڕابردووە بڕیاریە کە دەستکرێ بە دامەزراندنی سێیەکەمەکانی عێراق واتە خوارۆ باشە بڕیار لەسەر ئەوە درا خەڵکێکی زۆر تاعین کرا ئەمەش وەزارەتی خوێندنی باڵای هەرێمی کوردستان قسەیان لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵای عێراقی و ئەنجومەنی نوێنەران کرد کە ئەمە وەکو وەزانی ئێستا موچەی هەرێمی کوردستان لە عێراق بێت کەواتە بە هەرێمی کوردستانیش بدێتەوە بۆیە وەزارەتی خوێندنی باڵا ئیش لەسەرەوەکە کە هەموو ئەمانە کۆ بکاتەوە و ڕوانەی بکە بۆ عێراق تاوەکو بە ڕەزانەش وەکو خوێندکارانی تر دابمەزرێن.